دەکەوە قەت بەتەمایان نیم قەت حکوومەتیش نی و قەت چاوەڕوانیشان لێ ناکەم نەوەڵی بای ئەو مشقاتە چاوەڕوانیان لێ ناکەم هیچ هینێک هومیەکەم پیان نییە هومیم باوەڕ بێ وەڵام خوا ڕسویان کە خوا ڕویان ڕشکە خوا خەجاڵەتیان کە کوڕەکانیان بە کوڕەکانمان بێت نانەکانی ئێمە بخاتە کۆشیان یاخوا دایکیان بە دایکی ئێمە بێ یاخوا کوڕەکانیان خۆی کوڕەکانیان بە کوڕەکانی ئێمە بێ یا ڕەبی وەکو کوڕەکانی ئێمە لە جادەکان نابکەوێ یا ڕەبی کوڕەکانیان ناوسکی وەکو دایکی ئەم شەهیدانە هەڵقرچێت چونکە ئێمە 9 ساڵە ناوسکمان سوتاوە مەمە خاش ناسکمە هەموو کاتێ ئێمە ئەبرین و زوڵنەوە بینەوە هەموو کاتێ برینمان تازە بێتەوە زوڵنەوە بینەوە کەی ئەمە حاڵە کەی ئەمە ژیانە من داوا لە خۆیەکەم خوای گەورە لە سەدام خراپیان لێ بکە خوای گەورە ژیانە ژووریان کە خوای گەورە گێژەڵۆکەیان بوو هەم گات تەفریتونیان کە حەد داوای ئەوە یەکەم لە خوای گەورە داوای لەم گەندەڵە داوای چی بکەم لەم گەندەڵە ئەمان پیان خۆیان پیاویان کوشت بەڕێزان 9 ساڵ هەموو بیستنی شوباتەکان گۆڕی ڕۆڵەکانمان جێگەی کۆبوونەمانە و کۆبوونەوەمانە و 9 ساڵە بیستی شوباتەکان دێنە ئێرە و سەرێک لە ڕۆڵەکانمان دەدەین پەیمان و وەفا بەردەوامی ڕێبازەکەیان بۆ نوێ ئەەکەینەوە ئێمە دەڵێین ئەو ڕێبازە کە ڕۆڵەکانی ئێمەی لە پێناودا شەهید بووە دەگاتە مەنزڵ و ڕۆحیان ئاسوودە دەکەین بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست ئێمە خوێنی ڕۆڵەکانمان ڕژایە سەر شەقامەکان بەدەستی دوشمنی کورد نا بەدەستی کوردی خۆمان تاوانی ڕۆڵە شەهیدەکانمان تەنها ئەوە بوو کە داوای چاکسازی و دادپەروەریان دەکرد ئێمە 9 ساڵە فرمێس لە چاوەکانمان وشک نەبووتەوە 9 ساڵە بە ئارەزووی ئەوەوە دەتلێنەوە کە بکوژی ڕۆڵەکانمان لە بری دادگایی کردنیان ساڵ دوای ساڵ پلە و پایەیان بەرز دەکرێتەوە